ئەمڕۆ بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران قوبار تاڵەبانی بە یاوەری وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی دەبەری گەرمیانی کرد و لە یەکەم وێستگەی سەردانەکەی بەشداری لە پرسەی ئەو سێ شەهیدە نەمرەی کە لە چەند شەوی ڕابردوو لە ناوچەی کوڵەجۆ شەهیدکران بە پیلانێکی تیرۆریستانی داعش و دواتر کۆبوونەوەیەکی ئەنجامدا لەگەڵ ژووری عملیات لیژنەی ئەمنی دەبەری گەرمیان لە کۆبوونەوەکە گفتوگۆ لەوە کراکە چۆنیەتی هێزەکانی ئاسایش و پێشمەرگە تەنسیقی باشتریان هەبێت بۆ ئەوەی بتوانن ڕێگری بکەن لە دزەکردنی تیرۆریستانی داعش لە ناوچەی کوڵەجۆ و هەندێک ناوچەی تر و هەندێک بڕیاری سەریع دران بۆ ئەکتیڤکردنی ئەو ژوورە بۆ ئەوەی بتوانن بە تەواوەتی ڕێگری بکەن لە دزەکردنی تیرۆریستانی داعش بۆ نمونە زیادکردنی ڕەبایەکانە و هەندێک پێداویستی کە هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش پێویستیان پێێتی بڕیاردرا ئیشان لەسەر بکرێت بۆی جێبەجێ بکرێت. دواتر کۆبوونەوە کرا لەگەڵ کەرتی تەندروستی لە دەبەری گەرمیان لە ڕاستیە هەندێک لە یوگازندە هەبوون لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر کەرتی تەندروستی جەنابی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکی لەگەڵ ئەنجامدان و ئەوانیش هەندێک داواکاریان هەبوو خستیانە ڕوو و لای خۆیەوە هەندێک لە داواکاریەکانی بۆ بڕیاریدا جێبەجێیان بکات و هەندێکی تریش بخرێنە ژێر گراسەکردنەوە بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانین ئەو گەلەی و گازندانەی کە هەن لەسەر کەرتی تەندروستی کەم بکرێنەوە یاخت بوون بکرێن.